پرسیارێکی تر ئەڵێ تۆ کە باسی مام جەلالەکەیت بە تاغوت باشە ڤیددیۆی جەنابتان هەیە کە کۆبوونەتەوە لەگەڵی زۆریش بە کەرەمی دەستی ئەگریت بە گەرمی زۆریش بە گەرمی دەستی ئەگریت هەتا ماستا و نانت خواردووە چیت هەیە بۆ ئەم ڤیددیوێ تاوان دیارە ڕەنگە ڤیددیۆکەی نردوێ بەڵام من ڤیددیۆکەم نەدیوە دیارە هەر ڤیددیۆیکی خۆمەکە ئەو تاغوتم بینی باشە بە تەبعاً بینیومە مکابرایەکی سیاسی بووم و ئەندامی سەرکردایەتی حیزبێ بووم ئەندامی مەکتەب سیاسی بووم و دوایە ئەمیری ئەنسار الئیسلام بووم و چوون بۆ لای جەلال تاڵەبانی و شەڕ بووە لە بینی جوند الئیسلام و یەکێتیا و کەوتومەتە بینەوە سڵحم کردووە لە بینان و وەستاندوومە و دوای چوون بۆ لای جەلال تاڵەبانی و استیقبالی کردوم لە قەڵا چوالان و یعنی ئەمە خۆشتێکی غەڵەتمان نەکرد کە تۆ کەسایەتیەکی ناودار بووی مەلایەکیش بی سیاست مەدارەکان محتاجن دێن بۆ لات خۆ من نەموت وڵا کاکە بابێن بۆ لای جەلال تاڵەبانی شەوکەتی حاجی مشیری نردبوو وڵا جەلال تاڵەبانی مۆعیدێکی دیاری کردو ئەوێ جەنابتان بێت و نامی پێشتر بۆ نردبوو و نامی سوپاسکردن جەلال تاڵەبانی نامی سوپاسکردن و چونکە سیانزەمەیتم لەو نێوانی جوند و یەکێتیا بۆ هێنانەوە بەخوا قەسەمدا بووم بە کۆڵیشمە حیمایەکان ئەڕشانەوە نانەتوانی هەڵیگرن خۆشم دوور لە ڕوودان ڕشامەوە کە هەڵیشم گرت بوو شوێنەکەش هەمووی ئەلغام بوو کە زانی منەوە پیاوەتیانم لەگەڵ کردوون و بۆم هێناونەتەوە نامەی نرد و ئیتر دوایی وتی یەکتر ببینین و بەڵێ باشوور گەشتینەوە کەوا ئیتیفاق بکەین و هەموو شتێکمان گەیشتینەوە کە ئیتر ئێمە ئیمزایەکەین من لە تەرەفی ئیسلامی خۆمان و جەلال تاڵەبانی لە تەرەفەکەی تر و ئێران هاتو تەقی لە بەرهەم ساڵح کردو و بەو کێشەیە و هەموو ئیتیفاقەکەیان تێکدایە یەکێتیش حازر بوو یەکسەر بە ئێمەشینەوە تەبەن نەشیوت کە ئێوەن هەتا من نەهاتوە نەرویج و نەچوومە دادگاکان نەیوت وەڵاوە تەقە لە بەرهەم ساڵح کراوە بە فیتی کرێکار چونکە واش نەبوو فیتی ئێرانیش بووە حاصلەوە تەفسیلاتیم باس کردو لە شوێنێکی ترە نە بەرهەم ساڵح وێرای بڵێ ئێران بوو نە جەلال تاڵەبانی دیاریش بوو معلومیش بووە خەتی کۆمەڵی شار ڕۆشت بوو کابرا بەرحەڵ من جەلال تاڵەبانی بەڵێ بە تەکید بینیوە و مالیکیم بینیوە و ئیبراهیم جعفەریم بینیوە و مەسوولە گەورانە مەموو بینیوە تیا و زمانێ بوو مەعارەضەی عێراقیش بووینەوە ئەوانەشمان هەموو بینیوە تیا هیچ اشکالێک لە بینینەکانان نییە جاخۆ کافر و جوولەکە و ئەوانەشەکەیان بینی ڕەبانی ڕەحمەتی خوای لێبێ وەفدی ئەفغان رووسیان بینی تالیبان ئەمریکایان بینی تۆ داگیرکەرەکەش دەبینی بەعسیەکانیش دەبینی هەرچی کەسە کە تەرەفی بەرامبەریشدا هەرەی بینی چونکە ژیان خۆ هەر بە ململانەکەوە ناڕوە یعنی هەتا ئەوانە ئێستا یەکێتیش و پارتیش 20 ساڵ 30 ساڵ 100 ساڵی تریش ململانە لەگەڵ ئەم ئیسلامی ئێمە بکەین و ئێمە عمرمان هەبێ هەر مەجبورە بنەوە ڕۆژە لە ڕۆژان ئاور لە ئێمە بدەنەوە و ئەگەر ئێمەش بە قووەت بووین و وابزانین لە ئەشکەوتە ژین بەخواوان نییە ئێمەش چەند بە قووەت ببین هەر مەجبورە بینەوە بڕێنەوە تەوقە لەگەڵ پارتی یەکێتیەکە بکەین و جارێکی تریش بڵین دانیشین لەسەر نقطە مشتەرەکەکان ئێمە لە 16 ئۆکتۆبەرە وەختێک ئەو تاغوتانە یەکێتی نیوەی باشووری کوردستانان تەقدیم کرد بە شیعی هادی عامری بە حەشدی وەحشی هەمان و یا ڕەبی خوای هجووم نەکەن بە هەولێر خوای پارتی بە قووەت بکەی ئەگەر پارتیش فەوتە ئەگەر هجوومەکە نووری مالیکی وەکووتی عەلەمی خۆمانە چەقێنین عەلەمی عراقی لەسەر قەڵای هەولێر ئەگەر خوانە خواستە بی چەقانە و کاتە چیمانە کرد یعنی ئەم مەملەکەتانە هەمووی کەوتاتە بەردەستیان وەکو کە ئێستا کەرکووک کەوتۆتە بەردەستیان چێ زەرریە کرد پارتی وێچێتی بە ملیاراتی خۆیانەوە ڕۆشتنەوە ئەوەی زەرریە کرد هەر خەڵکەکە بوو لەبەرەوە پەیوەندی من لەگەڵ جەلال تاڵەبانی بەڵێ بە تەکید ئەنجا بە تاغوتی شەم حساب کردووەرە وەڵڵا برات جەلال تاڵەبانی تاغوت نەبێ بەخوا قەسەم تاغوت لەسەر ئەرزانە بووە بەخوا قەسەم جەلال تاڵەبانی تاغوت نەبێت نە فیرعەون و نە نەمرود تاغوت نەبوون لەسەر ئەرزە ملهور ملحید بێدین لە گەنجێتی لە پیرێتی لە وەسەتی عمری لە ئاخری عمری لە خیانەتی ئەخیری عمری کە کردی هەموو شتەکان یەک پارچەوە بوو بۆیە قاسم سلێمانی هاتە سەر قەبرەکەوتی مجاهیدی بزرگ هەروەڵام مجاهیدی بزرگ بوو لە خزمەتکردن بە ئێوە لە خیانەت لە میلەتی خۆمان و لە گەلی خۆمان و لە فرۆشتن ئاو هەموو سەگە لە سەگەل و گورگە گەلەشی بەرهەمهێناوە کە هەموو ڕۆژەکان بیستین چیەکە بەڵێ ئەڵنجاڵم ماستاونانت خواردووەڵە ماستاونان بیرم نایەتەوە ماستا خۆ چونکە لای جەلال تاڵەبانی هەر قەل هەیە ئەو زەمانە شەر قەل هەبوو خواردنەکانیشی خواردنی بۆ هەموومان دروست کرد و ڕۆیشتین و داوەتی کردوین لە مانگی ئۆکتۆبەری 1993 بۆ ئەوی جەنابەتی شارەتی پێدەیت و ڕۆیشتین
بێجەمەعەت ناخۆش نانمان خوارد لێ.